السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد خوشکە باشەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. خوا لە ڕازی بێ یا ڕەبی، دەستی جەنابیشتان خۆش بێ. خوا لە جەنابی سەبازی بێ. مامۆستا گیان من قورئانێکم لایە تەفسیری ئاسانە. بەڵێ. دائیمان مراجعەیەکەم و ئەشوێنمەوە و زۆر جار ختمی ئەەکەم. بەڵێ. هەر کوردیەکەی دەخوێنیەوە؟ نەخێر عەرەبیەکەی ئەشوێنمەوە ئاەتێکی ئینجا ئەسمەسەر کوردیەکەش بەعزەجارە فیاز ناکەوە، بەڵام هەچەندەکەم هەرکەی ناگەم. مامۆستا گیان ئایا خێر مەگا لەو قورئان خوێندنەوەیە؟ بەسەر چاو بۆت باز دەکەم تەفسیری ئاسان تەفسیری پڕبارەکەتە، بەڵام بۆی باشتر لێ تێبگەی خوێندەواریەکەت باشە. دایکی محەممەد بڵین خوێندەواریەکەت باشە تا چەند خوێندۆ باشم تەواو مادام خوێندەواریەکەت باش بێ و ئاستی خوێندنەوەت باش بێ، ئینشەڵڵا بە ئیزنی خوا لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵمان بە ڕێنمایی دەکەم کە زیاتر بەهرەمەند بی لە قورئان بە ئیزنی خوای گەورە. باشە مامۆستا گیان بەس ئەمەوێ خێرم ئەگا ئەوەنە مراجعەی ئەو قورئانەکەم بەسەر چاو ئینشەڵڵا لەوەش قسەت بۆ دەکەم، بەڵام هەر ئێستاش ئەو موژدەیەت دەدەمێ ئەرە وەڵڵا هەمیشە تۆ ڕەحمەت و بەرەکەتی خوات بەسەرا دەبارێ حتا لە خزمەت قورئانەکە دابی. دواتریش لە درێژەی بەرنامەکەدا ئینشەڵڵا گوێبیست بە دایکی محەممەد خوشکە باشەکەم هەندی ڕێنمایی باشترت دەکەم وەکو ئەزمموی خۆم کە لە خزمەت قورئاندا بووم، بۆی خوشکی خۆشم زیاتر لە قورئانەکە بەهرەمەند بێ. باشە دادا لەگەڵ خوشکە باشەکەم خوای گەورەتان پارێزە خوا لەگەڵ بێ دادەیجان، خوا لەگەڵ بەسەرچاو. پەیوەندی یەکەممان دایکی محەممەد فەرمووت قورئان دەخوێنم و تەفسیری ئاسانیشە. بەڵێ تەفسیری ئاسان تەفسیرێکی کوردی زۆر زۆر باشە لە کتێبخانەی کوردیدا کە زۆر بڵاو بۆتەوە لە زۆربەی ماڵەکانماندا هەیە لە نووسینی مامۆستای ئازیز کە ئێستا بەداخەوە نەخۆشە، خوای گەورە شیفای بەخێری بۆ بنێرە و موسڵمانان دوعای خێری بۆ بکەن. جەنابی مامۆستام بورهان محەممەد ئەمین نووسیوێتی کە تۆ قورئانەکە دەخوێنیەوە ئەرە وەڵڵا دایکی محەممەد پەیتا پەیتا ڕەحمەتی خوات بەسەرا دەبارێ. قورئان تەنانەت ئەگەر لە ماناکەشی نەگەی، هەر بە خوێندنەوەی هەر بە تەماشاکردنی هەر لە خزمەتی دایکە بەدەستەوەی و تەماشای مصحەفەکە دەکەی، هەموو چرکەیەک ڕەحمەت و میهرەبانی خوات بەسەرا دەبارێ. هەر وشەیەک کە دەدەمت دێتە دەرەوە ئێستاڵی بسم الله الرحمن الرحیم 90 پیتە 190 چاکە دەسێتە تای تەرازوی خێرەکەتەوە. بەڕێزان هیچ شتێک نییە لە دنیادا ئەجر و پاداشتی وەکو قورئان پڕ بەرەکەت بێ. من ناڵم قورئانی پیرۆز، چونکە پیرۆز وەکو وایە شتێکە لە شوێنێک داینێ و بەلاتەوە شتێکی مقدس بێ، دەڵێم قورئانی پڕ بەرەکەت و بەخشش. ئەم قورئانە پڕ بەرەکەتە، هەر یەک ئاەتی لێ وردبەوە دنیایەک بەرەکەت بەسەرا دەڕێژێ. ئەمجا پڕ بەخششە، یعنی هەر شتێک دەکەی ئەجرەکەی هیچ عیبادەتێک وەکو قورئان خوێندن نییە. ئەوە تا عەرزم کردن ئەوەندە پڕ بەخششە دەڵێی بسم الله الرحمن الرحیم لە جیاتی 90 چاکە 90 پیتەکە 190 چاکە دەچێتە سەر تەرازوی حیسابەکەت. یەکسەر ڕەسیدی حیسابەکەت لە قیامەتە لە یەکەوە دەچێتە سەر 190. ئەم جاوەرە ئەم هەموو قورئانە حیسابکە، جا بزانێت چه بەرەکەتێکە. بەڵام بە مەرجێکی ئینسان نێتی خۆی لەگەڵ پەروەردگاریدا خالیسکە، بە نێتێکی خاوێن، بە پوخت و خاوێنی، بە دڵ دەرونێکی خاوێن و پاشان کاریشی پێ بکە. بۆ ئەوەی کەوا باشتر لێ حاڵی بین ئینشاءڵڵا تەفسیری ئاسانەکە لەوە ئەچێ دایکی محەممەد ڕاز دەفەرمووی هەمووی وەکو خۆی لێ حاڵی ناوی. بەڵام تۆ یەکەم جار تەفسیری ئاسان دێستا کە لە ماڵەوە هەیە، مامۆستا بورهان محەممەد ئەمین لە دوای تەفسیری ئاسان تەفسیری ڕۆشنی نووسی. تەفسیری ڕۆشن جەنابی مامۆستا سەید ئەحمەد پێنجوینیش پێیدا چۆتەوە و زۆر شتێ بۆ زیاد کردووە. ئەگە دەستت کەوە تەفسیری ڕۆشن لە تەفسیری ئاسان باشترە. ئەمجا دوایی لە تەفسیری ڕۆشنەوە زیاتر هەڵکشێ تەفسیرەکەی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود، دواتر تەفسیری مامۆستا مەلا مەحموودی گەڵاڵەی تەفسیری ڕەوان گەورەترە، تەفسیری مامۆستا عەلی بابی تەواو بۆ 33 مجەلەدە. یعنی جار بۆ جار هەوڵ بدە تەفسیرەکە گەورەترکە، لە ئاسانەوە بڕۆ بۆ ڕۆشن، دواتر بۆ تەفسیری ڕامانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود، بۆ تەفسیری تەوحیدی مامۆستا عەبدولقادری تەوحیدی بەڕەحمەت بێ. ئەمانە هەموو تەفسیری چاکن، یعنی وا لێدێ وردە وردە زیاتر ئاشنا دەبی بە قورئانەکە. تەفسیرەکان گەورەتر کە لە مجەلەدێکەوە لە بەرگێکەوە بیکە بە 2 بەرگ بە 3 بەرگ هەتا 30 بەرگ 33 بەرگ هەمووان بخوێنەوە بە ئیزنی خوای گەورە ئیسفادەی زۆری لێ دەکەی. بەڵام تەنانەت وەکو پێویستیش لێ حاڵی نەبووی، هەر مادام لە خزمەت قورئانەکەیدا دایکی محەممەد دڵت بە خۆت خۆش بێ، ئەوەی ئینشەڵڵا خوا تۆی خۆش دەوێ، چونکە تۆش پەروەردگارت خۆش دەوێ و کەلامی خوات خۆش دەوێ. بە هەموو ئەو لەحزە و چرکانە خوا هەمووی بە تای تەرازوی قیامەت لێ پڕ دەکا و هەمووی بە پاداش بۆت دەنووسێت. دڵت زۆر پێی خۆش بێ ئینشەڵڵا هەوڵ دە بەردەوام بە لەسەری.